خی گەورە مهرەبان پێشەچی زۆر سوپاسان دەکەین و زۆر خۆشحاڵم هەردەم لە کۆلێژی زانست لە خزمەت ئێوەی بەڕێزم ئەو کۆلێژە پایەدارە و ئەو مامۆستا بەڕێز و خۆشەویستانە بەخێرهاتنی یەکێکتان دەکەین لە سەرۆکی بەشی فیزیا مامۆستا و خۆشەویستەکان و بەڕێز ڕاگری کۆلێژ ئامادە بووە دەستەکانی خۆش زۆر سوپاسان دەکەین. زۆر سوپاسی هەموو مامۆستایان و خۆشەویست و ئامادەبوانی بەڕێز دەکەم بۆ ئەم سیمینارە. بەڕێزان جارێکی لە یەک لە ڕۆژنامەکان بابەتێک بڵاوکرا بۆچی مرۆڤ ئەو هەموو مەسروف و ئەو هەموو پارەیە سەرف دەکات لە پێناو دۆزینەوەی گەردوون و زانینی نهێنیەکانی. تامان هەندێک من وەڵامی هەندێک لەو پرسیارانم داوە لە ڕێگەی مەقالەیەکی تر، بەڵام لە ساڵی 2006 فەلەکناسێکی ئەمریکی هاتە هەولێر ئەو پرسیارەم ئاراستە کرد، وتم مایک لەبەرچی مرۆڤ ئەو هەموو پارەیە سەرف دەکات بۆ دۆزینەوەی گەردوون لە کاتێکدا کێشە و گیرگرفت گەلێک زۆرترە ئەو پارەیە ئەو شتانە دەبیت لەوانە سەرف کرێ. وەحاصل ئەو گوتی ئەژی هەر ئینسان بەخۆی حەزی لە دۆزینەوەیە، بەدەست خۆی نییە. لە ژوورێک بیت دەیەوێ بزانین لەو دیوەکەیت کە چ هەیە، لە گوندێکە چایەکی لە بینە دەوێ بزانین لە دوای ئەو شاخەدا چ هەیە. ئیتر ئەو پارەیە هەر کەسە و هەر وڵاتە و بەپێی توانای خۆی سەرف دەکات، هیچ پەیوەندی بە مەسائلی عەسکەری و اقتصادی و ئەو شتانەوە نییە. هەر حەزە مرۆڤ دەیەوێ بزانین. یەکێ لەو پرسیارانە کە زۆر لەمێژە بەڕێزان مرۆڤ دەیەوێ بە دوای وەڵامیدا بگەڕێ دۆزینەوەی شوێنگەمانە لە نێو گەردوون. ڕاستە کێشەی گەلێک زۆری تێدایە و تەحەدیەکی زۆر گەورەیە، بەڵام سوپاس بۆ خۆی گەورە بە تایبەتی لەم 30 ساڵەی دوای پێشکەوتنی بوارەکانی ئۆبزەرویشن و ڕەسەدکردن لە ڕێگەی تلسکۆبەکانی بەسەڕی و ڕادیۆوی و ژێرەوەی سوور و ئاهتا کۆتایی معلوماتێکی زۆر باش بۆ دەست هاتیە. جا خۆشەویستانم ئێستا بەپێی ئەو داتانی کە لەبەردەستە بەیەکەوە گەشتێک دەکەین، هەر لێرەوە لەو هۆڵەوە بەرز دەبینەوە تا دەگەینە ئاخر نقطەی کە لە کەون دۆزراوەتەوە بەپێی ئەرسادی فەلەکی و ڕوانگەکردنەکان و حیساباتەکان. لێرەوە دەست پێ دەکەین بەڕێزان لە هۆڵی ماتماتیک با هۆڵی کۆنفرانسەکانی خۆمان لێرە بەرز دەبینەوە. باش، ئەوە هۆڵەکەمانە لە ئاسمانەوە، ئەمە کۆلێژی زانست کۆمپاوندەکە باگشتیەوە تەحدیدمان کرد لەگەڵ هۆڵەکەی خۆمان. ئەوە تقریبا ارتفاع 1.5 کیلۆمەترە. هێشتا دەڕۆین شەقامی کەرکووک دیارە لێرەوە و ئەوە کۆلێژە خۆشەویستەکەمانە هێشتا بەرز دەبینەوە لە ارتفاعی 26 کیلۆمەتر تقریبا شاری هەولێر بەدیار دەکەوی حدودی بەلەدەی شاری هەولێر و ئەوەش کۆلێژە خۆشەویستەکەمانە. هێشتا دەڕۆین دەگەینە ئاستی تقریبا 370 کیلۆمەتر، یعنی با بڵێن محافەزەی هەولێرێ، پارێزگای هەولێر. هەندێکتر دەڕۆین ئەوە شاری هەولێرە لە سەرەتایی. لێرە بەدواوە ئەمە دەچینە نێو بوارەکانی ئەو ئامێر و ئەو کەرستانەی کە مرۆڤ لە بۆشایی ئاسمان دایناوە. باش، یەکەم پلی ئاسمان کە دەیگەینێ محەطەی فەزای دووەلیە ئینتەرناشنال سپیس ستیشن لە ارتفاعی 708 کیلۆمەترە. ئەوە پرۆژەیەکی نێودەوڵەتی 16 وڵاتی دابەشدارە، پرۆژەیەکی زۆر استراتیژیە کە تاقیکردنەوەی زۆر گەورە و گرنگ تێدا ئەنجام دەدرێت. ماوەنیە باسکرێت تەنها ئاماژەی پێ دەدەین. بەرزتر دەبینەوە دەگەینە تەلسکۆپی ئاسمانی هابڵ لە ارتفاع 525 کیلۆمەتر. لە ساڵی 1991ەوە ئەو تلسکۆپە تا ئێستا کار دەکات. شۆڕشی گەورەی ناوەتەوە لە بواری دۆزینەوەکانی فەلەکناسی. هێشتا دەڕۆین دەگەینە سلسلەی مانگەدەستکردەکانی ئیریدیۆم. وازام سیستەمێکی پەیوەندیە زۆر گرانبەهایە، بەڵام هەیە لەسەر کڕەی ئەرزی. ئەو مانگەدەستکردانە لە ارتفاعی 780 کیلۆمەتر لەسەر ئاستی ڕووی زەوی دامەزراوە. هێشتا دەڕۆین تەماشا دەکەین هەرێمی کوردستانی خۆشەویستمان تقریبا بەدیار دەکرێت لە ارتفاعی 1000 کیلۆمەتر. هێشتا دەڕۆین دەگەینە یەکێ لە کەشتی ئاسمانی هەر گرنگەکان کە تاکو ئێستا بەردەوامە لە ڕواگەکردنی خۆر، ئەوی سۆلار داینامیکس ئۆبزەرڤێتری لە ارتفاعی 2500 کیلۆمەتر دامەزراوە. طبعا لە ساڵی 2002 تاکو ئێستا لە کارکردن هەر بەردەوامە. هێشتا بەرز دەبینەوە. عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەکاملی ئێستا ئەمە لە ارتفاعی تقریبا 3800 کیلۆمەتری. هێشتا دەڕۆین نیوەگۆی باکووری زەوی
نورثرن هيمسفير 20000 كيلومتر هێشتا دەڕۆین ئەو جەدەگەینە بۆ زەوی بەکاملی لێرەدا دەیبینین ئەو وێنەیە لە ساڵی 1972 گیراوە ناویان لێ هەیە The Blue Marble یعنی مەڕمەڕە شینەکە کەشتیوانی ئەپۆڵۆ وێنەیان گرتێ لە ارتفاعی بڵێن لە دووری 34000 کیلومتر هێشتا دەڕۆین دەگەینە ناوچەیەکی زۆر چالاک و ئەکتیڤی رادیێشنی زەوی کە بە خطوطەکانی ڤان ئەلین ناسراوە رادیێشن بێڵتی ڤان ئەلین ناوچەیەکی زۆر چالاکە تەنۆسکە باگاویەکانی خۆر کە لە تەقینەکان دەردەچێت بەهۆی هێز کایە بناسی زەوی لێرە دەگیرێ لێ ناگەڕێ بگاتە سەر ڕووی زەوی کێشەمان بۆ دروستکات ئەوە لە ارتفاعی 40000 کیلومتر دەگەینە ئەحزیمە ڤان ئەلین پاشە ئەوەیان یەکێک لە دیمەنە هەرە جوانەکانی زەویە لە دووری 157,715 کیلومتر گیراوە لە ڕێگەی کەشتیوانانی ئەپۆڵۆ 11 کاتێکە بەرەو مانگ بەڕێکەوتبوو لەو دووریەوە دەگەین یەکێک لە ڕوانگە فەلەکناسی ڕادیۆییەکان کە بە سپێکتر ئار سەتەلایت ناسراوە سەر بە رووسیا لە ارتفاعی 180,974.7 کیلومتر بە دەوری زەویدا دەخولێتەوە هێشتا دەڕۆین لەو دیوەوە دەگەینە تاقە پاشکۆیەکەمان کە مانگە لە دووری 384,400 کیلومتر هێشتا دوور دەکەوینەوە دەچنە سەر مانگ لە سەر مانگ ئەو وێنەیە گیراوە ئەگەر دەبینن بەڕێزان ئەو گۆیە بچووکە لەسەرەوە لەسەر ئاوای ئەمریکا ئەمە لە ساڵی 1972 لە ئەپۆڵۆ 17 وەرگیراوە لەسەر ڕووی مانگەوە هێشتا دوور دەکەوینەوە ئەو جارە چین هاتە گۆڕێ ئەمریکا بەتەنی لە ساحەنی ئێستا مانجی دەستکردی چانگی 5 تیوە لە ساڵی 2014 ئەو وێنەیە گرتووە بەڕێزان ئەوە دیوی دووری مانجی پێ دەڵێن the far side of the moon ئێستا زەوی لە دووری 388,795 کیلومتر بەو شێوەیە دیارەکەی ئەوە دیوی دواوەی مانگە کە ئێمە نایبینین لە بەروێ ماوەی خولانەوەی مانگ بە دەوری خۆی یەکسانە بە ماوەی خولانەوەی بە دەوری زەوی بۆیە ئێمە تەنها ڕوویەکی مانگ دەبینین ڕووەکەی تر تەنها مانگە دەستەکان دەتوانێت بیان بینێ هێشتا دوورتر دەکەوینەوە ئەو جارە دەگەینەکن تەلەسکۆپی ئاسمانی جیمس وێب کە ئێستا شۆڕشێکی گەورە سیناوەتەوە لە دۆزینەوە فەلەکناسیەکان دوای وێنەکانی دەبینین لە ناوچەیەکدا دراوە کە پێ دەڵێن لاگرانج پۆینت چوار خاڵمان هەیە لە دەرەوەی زەوی لە دووری 1.5 میلیۆن کیلومتر هەر کەشتێکی ئاسمانی لەو شوێنەدا بنی هێزی چێشکردنی زەوی نە بۆ خۆی ڕاپێچی دەکات و نە دەهێڵێ سەربەستیش بێت تەلەسکۆپی جیمس وێب لە پاشان دەگەینە مەقسەدێکی دیکە کە بە ناوی سۆهۆ ناسراوە ئەوە لە دووری ئەمیش تقریباً 1.5 میلیۆن کیلومتر دامەزراوە بەردەوام ڕواگەی تەقینەوەکانی خۆر و چالاکیەکانی خۆر دەکات لە ساڵی 96ەوە تا ئێستا لە کارکردن هەر بەردەوام هێشتا دوورتر دەڕۆین ئەم جارە زەوی و مانگ بە یەکەوە دیمەیەکی زۆر زۆر جوانە ئەوە لە ڕێگەی کەشتی گالیلیۆ وەرگیراوە گالیلیۆ کەشتێکی ئاسمانی بۆ ساڵی 90 بەرەو هەسارەی موشتری بەڕێکرا ئەم وێنەیە لە دووری 6.2 میلیۆن کیلومتر وەرگیراوە هەسارەکەی ئێمە لەگەڵ تاقە پاشکۆیەکەمان ئەم جارە دەگەینە هەسارەی مەریخ لە دووری نێوان 54.6 تا 225 میلیۆن کیلومتر دەگەینە هەسارەی مەریخ طبعا ئەمە کە دەڕۆین یعنی ئینشاءڵڵا کێشە لە کەشتێکە دروست نابی وإلا زۆر مەشاکل هەیە تەقینەوەکانی خۆر و نەیزەکەکان ئەمەوە حساب دەکەین ئەمە دەڕۆین کێشەمان توش نابی باشە ئەم جارە لەسەر مەریخ وێنەی زەوی گیراوە لە ڕێگەی گەڕۆکی کریۆسیتی لە ساڵی 2014 بورن ئەو وێنەی زەوی وەرگرتووە ئەگەر دەبینن خاڵێکی زۆر بچووکە بەڵام ئێستا ئەلێرە بە جوانی بە دیار دەکرد ئەو هەسارەکەی مەیە ئەوە من و تۆ ئەو هەموو کێشە و گیر و گرفت و خۆشی و ناخۆشیە لەسەر ئەو خاڵە بچووکەدا دەژین ئەوە طبعا لە دووری 225 میلیۆن کیلومتر وەرگیراوە لە دوای ئاوابوونی خۆر لە دوای هەسارەی مەریخ دەگەینە ناوچەیە کە بە ناوچەی پشتبێنی هەسارەکان ناسراوە ببورن پشتبێنی نەیزەچەکان ناسراوە ئاسترۆید بێڵت کە ملیارەها بەردی تێدایە بە قەبارەی جیاجیا ئەوە طبعا لە دووری نێوان 478 میلیۆن و 700 هەزار تا 628 میلیۆن کیلومتر زیاتر دەگەینە ئەو ناوچەیە ئێستاش زانایان
متحير النازان سبب بزن أو هم بردت سلوي كالنيوان مداري هساري مريخ ومشتري داخل وفرض ما كر لوج رزقار بون رويشتين دقينا هندر تاني أسماني من بخوم يكم زارة بيستم كأبحاث زور نوي هي وبرز اشتغل أكيد تازة دي بيستم يشي لو أنا تاني أسماني ناوي سيريسا سيريس بحساري قلقلنا أسراوة حساري قازان يعني نا حساري تواوى ونا أسترويد نا نيزكا بلكو بيدرن حساري قلقلن أو مصطلحة شنوية تازة بيدا بوا لدوري 538 مليون كسركين آخين وباكات مالي النروة 538 مليون كيلومتر تقريبا زيادة دقينا حساري وكي يعني حساري قلقلني السيريس كانديد كراو ببيتا حساري نوعي من سيستمي خور لدواء دقينا زبالة حكي سيستمي خور حساري مشتري لدوري 607 مليون كيلومتر حساري مشتري 1113 زار لزوي قولترا هل أو قانا سوري كدي بين أو عاصفية ماوي 600 صالة بردواما قباركي 3000 لزوي قولتر بو إستا كميك بسوكتر بوتو باش لصالي 2023 تلسكوبي عسماني جيمس ويب وينيجي انفراريدي او هساري قلت وسيكن ديتيل سكاني تسند سير سمريا ولا زمسلي باكورو باشوري شي شفقي قطبي شي دكوتوا هروها اشكرايك كاو هساري القشي هي القيتي باریک بدوري دا دخوليته والقيتي غازي اول رقيت تلسكوبي جيمس ويب لدواء او دقينا هساري قشنقكي زحل زوانترين هساري كاني سيستمي خور لدوري 1.2 مليار كيلومتر هساري زحل بدوري خوردا دخوليتوا امش وينيشي انفراريدي جيروي سوري هساري زحل الريغي تلسكوبي جيمس ويب لصالي 2023 وينيشي تماشا كان خوشويستان لا صالي 2013 كشتي اسماني كاسيني لجيروي الكاكاني زحل فوكسي كل سر او خالد سوكي عفوا كان او خالد سوكا او هساري الزاويه او هساري الزاويه بلام لدوري تسنت 1.9 مليار كيلومتر هساري الزاويه ويني جيرا درجه كشتي كاسيني لقل مانك بيكوا او هساري الزاويه لقل مانك بيكوا زور دور كوتينو لدواي هساري اورانوس دي لدوري 2.5 مليار كيلومتر هيش تادروين ام ويني لريغي تلسكوبي جيمس ويب ويني تجيروي سوله ورجراوه سيستمي شي القي زور قوري هي بلام جيمس ويب زور باشكراي ديتيل سكاني درخص باشان لدواي او هساري نبتون لدوري 4.7 مليار كيلومتر هساري نبتون بريغي كاميري جيمس ويب تو استا زوي لپش سايما اثرينما دقينا ناوسيك برزان لپشت هساري نبتون استا سيستمي خور قوراوه بيدلين بوست نبتونيان اوبجكتس او تناني دكون دواوي هساري نبتون بو بي رسالي 2006 يشتي فلك ناسيني دولتي برياري داك هساري بلوتو هساري نيه لبروي مداركي ريك بيغنيا بويا هساري قرقن هساري بسوق لا قلام دا لباشوي ناوسيك مان هي زور فراوان وقوريك بيدلين كايبر بيلت حزامي كايبر لبدوري 4.8 مليار كيلومتر بيك هاتوا لصدان تريليون برد بدوري خوردا دخولينوا استاش فلك ناسان نازان چون طبعا النظريات قالك زوري لسدروس بوني بلام او ناوتسي زور دولمند ببردو ببفرو ببرد دا بوشاوا ناوتسي چي زور نامويا بلام استهندك مفاجاه هي اللي ركشف بوا لدواي هسارو بلين هسارين بتون زانان سنتنيش اسمانيا دوزيو كانديدن ببنى هساره يعني رنگ سيستمي خو بيت السيزه ان سوارده هساره لداهاتو دا لو انا ناو كان زور غريبن اوركوس لدوري 5.85 مليار كيلومتر اگر لوش غلط ماندا دقيني يك تشيدكا ناوي كي عواره ناو كان زور غريبن لدوري 6 مليار كيلومتر او انا هم لصالي 2013 سوارده بازو وانا دوزراونه دوا دقينا هساري چدي كي كانديد كراو كناسراو با 2002 ام اس سوار لدوري 6.24 مليار كيلومتر خوش يستان من حسب كان سطوتي هذه شوش كدني خو صم بقوته حتى دوري 6 مليار كيلومتر سيطر لستنا اسماني كان دكا لدي او سالاسيا يشكا ل كاسار كان كراو كان اما كم زارو ناوانا د بيسن سيستم خو 6.98 مليار كيلومتر لخو دولا
هەروەها ئەوجە دەگەینە هەسارەی بچووکی پلوتۆ، یعنی ئەوە هەسارانەی پێشتر تازە دۆزراونەتەوە، ئەمە قەدیمەوە هەسارەکانی سیستەمی خۆبڕندن و هەسارەمان ناوزە دەکرد. ئێستا هەسارەی پلوتۆش لە ڕیزبەندی هەسارەکان نەماوە. پلوتۆ لە دووری 7.5 میلیارد کیلۆمەتر لە خۆرەوە دوورە. لە دوای ئەو هێشتا هەسارەیەکەمان هەیە دۆزراوەتەوە، هاومیا لە دووری 7.8 میلیارد کیلۆمەتر هێشتا دوور دەکەوینەوە. دەگەینە هەسارەیەکی دیکە بە ناوی ماکی لە دووری 7.83 میلیارد کیلۆمەتر، ئەوانە هەموو بە دەوری خۆردا دەخولێنەوە. هێشتا هەسارەیەکی بچووکمان هەیە بە ناوی سێدنا لە دووری 12.8 میلیارد کیلۆمەتر هێشتا ماوە. هەسارەیەکی دیکەش دۆزراوەتەوە، وەڵڵاهی ئەو ناوم پێ ناخینەوە، گۆنگ 3.1 میلیارد کیلۆمەتر لە دەوری خۆردا دەخولێتەوە. ڕەوازان ئەو هەسارانە سەخری جەلیدیە، یعنی بەردە بە بەفردا پۆشراوە، بۆیە تیشتی خۆر زۆر دەدەنەوە تا لەو دووریەشبی تەلەسکۆپەکان دەیاندۆزنەوە. هەروەها هەسارێکی دیکەمان ماوە لە بیر بچوو پێتان بڵێم بەڕێزان، ئەو دیمەنانە هەمووی گرافیکە، یعنی ئارتس کۆنسێپت، یعنی تەسەوڕە لەنا ئەو وێنەی حەقیقیەکانی نییە، هەر لەسەر شێوەی خاڵ ڕەسەت کراوە. ئیریس 14.19 میلیارد کیلۆمەتر لە خۆر دوورە، وابزانەوە ئاخر ئەگە غەڵەت نەم ئاخر هەسارەی دۆزراوە، ئەگەر یەکێکی ما بیان نەماوی. دەگەینە ناوچەیەک کە پێی دەڵێن تەرمینێشن شۆک، لێرەوە لە دووری 14.32 میلیارد کیلۆمەتر حدودی دەرەچی سیستەمی خۆرە. ئەو ناوچەیە حدودی دەرەچی سیستەمی خۆرە. باش لەو دووریە دەگەینە چی؟ کەشتێکی ئاسمانی لە ساڵی 1973 هەڵدراوە بە ناوی پایۆنیر 11. لە 73 هەڵدراوە تازە گەیشتوتە دووری 16.752 میلیارد کیلۆمەتر لە زەویەوە. طبعا کۆنتاک لەگەری لەو دووریەوە قەتع بوو، هیچ ئیتیساڵی لەگەڵ زەوی نەما. لە پاشەوی دەگەینە ئەو نقطە بچووکەیە لە ناو ئەو تاریچیەدا. خۆشەویستان، ئەو هەسارەی زەویە، ئەو خاڵە بچووکە هەسارەی زەویە لە دووری 17.1 میلیارد کیلۆمەتر. ئەوە ئاخر وێنەی هەسارەی زەویە لە دوورترین خاڵ پێچیداوە. ئەوەیە ئەو خاڵە بچووکە لە ڕێگەی کەشتی ئاسمانی ڤۆیەجەر 1 وێنەی گرتووە. لە دوای ئەو وێنەیە هەموو سیستەمەکانی کەشتێکە شەتداون بوو، چونکە نەیتوانی چیت کە ئەو وێنە لەو دووریە بۆ زەوی ڕەوانە بکاتەوە. لە دوای ئەو دەگەینە ناوچەیەک کە پێ دەڵێن هیلیۆسفیر لە دووری 18 میلیارد کیلۆمەتر. هیلیۆسفیر وەکو بڵقێک وایە خۆ زەوی و سیستەمی خۆر لە تەقینەوەکانی ئەستێرەکان و تیشکەگەردوونیەکان دەپارێزێت. لەوێ ئەو دەگەینە کەشتێکی ئاسمانی بە ناوی پایۆنیر دەکە کاتی خۆی فەلەرناسان ساڵی 72 هەڵیاندا بۆ ئاسمان، ئێستا گەیشتۆتە 20 میلیارد کیلۆمەتر. هێشتا دوور دەکەوینەوە. ئەو جارە دەگەینە کەشتێکی ئاسمانی بە ناوی ڤۆیەجەر 2 لە دووری 20 میلیارد کیلۆمەتردایە ئێستا حالیان، ساڵی لەگەڵ ماوە. لە ساڵی 77 طبعا هەڵدرانە هەردووچان. ئەو جا دەگەینە یەکێکی دیکە بە ناوی ڤۆیەجەر 1 کەشتێکی ئاسمانی دیکە 23.381 میلیارد کیلۆمەتر لە خۆرەوە دوورە، ئێستاش پەیوەندی لەگەڵیدا ماوە. ئەو جارە دەگەینە ناوچەیەکە پێ دەڵێن نێوەندی هەسارەکان. ئێستا تەواو ئێمە لە سیستەمی خۆر دەرچوین، تازە لە سیستەمی خۆر دەرچوینە. دەگەینە چێندە ناوچەیەکە پێی دەڵێن لۆکال ئینتەرستیلەر کلاود، تەلەیەکی گازی هایدرۆجینی زۆر زۆر گەورەیە. زانیان دەڵێن تقریبا 44,000 تا 150,000 ساڵ پێش ئێستا خۆر چۆتە نێو ئەو پەڵە گازەی، بۆ پێیکە خۆر بە دەوری سەنتەری گالاکسیدا دەخولێتەوە، حرەکە دەکات، چوتە نێو ئەو پەڵە گازەی ڕەنگە لە 10 تا 20,000 ساڵی دیژە نێو ئەو پەڵە گازەدا بمینێتەوە. ئێستا کەواتە خۆر و سیستەمی خۆر هەموومان لە نێو پەڵە گازێکی زۆر گەورەیە کە تیرەکەی 30 ساڵی ڕۆناچیە بە ناوی لۆکال ئینتەرستیلار کلاودە. ئەو داتانە هەمووی نوێنە تەڵان بەڕێزان. لە پاشەوی دەگەینە ناوچەیەکە زۆر سەیرە پێ دەڵێن ئۆرت کلاود. ئۆرت کلاود نسبەتەن لە بۆ زانایەکەیە کە دۆزیوێتەوە ئۆرت بریتیە لە کۆبوونەوەی سەدان میلیار ناوچی کلیکدارەکان کە لە سەهۆڵ پێک هاتووە. ئەو ناوچەیە تەوقێکی گەلێک گەورەیە، تەوقێکی زۆر عملاقە، دەوری هەموو سیستەمی خۆر و باوەندبەری خارجیەکە حدودی خارجیەکەی داوە تا ئاستی 3.2 ساڵی ڕۆناچی دەڕوا. بەو شێوەیە بڕێزان ئەگەر سەیری سیستەمی خۆر بکەین لە نێو سەحارەی ئەو سیستەمی خۆرە ئەو پەڵە مەزنا
کە لە سەدا ملیار ناوچی کلیکدارەکان پێکاتوە دەوری تەواوی سیستەمی خۆری داوە. پاشان ئێستا ئەمە دەگەینە نێو ناوچەی ئەستێرەکان. بەسەر هەندێک ئەستێرەدا تێدەپەڕین کە هەندێکیان ناودارە لە نێو کلتوری کوردەواری خۆمان. نزیکترین ئەستێرە دەگەینە خاڵ، یعنی عەفوەن نزیکترین خاڵ لە نێوان ئێمە و نزیکترین ئەستێرە ناسراوە بە پرۆکسیماسیۆنی 4.24 ساڵی ڕووناچیە. یعنی ئەوە نزیکترین ئەستێرەیە لە خۆر. باشە ئەوە تەمەعان یەکێکە لە کۆی 53 نزیکترین ئەستێرە کە سلێکت کراون، جیرانەکانی خۆری پێ دەڵێن. ئەوجا دەگەینە ئەستێرەیەک بە ناوی گەلاوێش لە ناو ئێمە ناسراوە، سیریۆس A and سیریۆس B 8.58 ساڵی ڕۆناچی لێمانەوە دوورە. کەواتە ئێستا ئێمە 8.58 ساڵی ڕۆناچی لە خۆر دوور کەوتینێتەوە. ئەستێرەیەکی کەمان هەیە بە ناوی گلایس 473 B 14.30 ساڵی ڕۆناچی لێمانەوە دوورە. ئەوە یەک لە ئەستێرەکانی زۆر نامۆیە، چونکە قەبارەکەی بەقەدەر قەبارەی مشتریە بەڵام تیشیشی هەیە لێی دەردەچێت، بۆیە سانایان ئەوەشان بە یەک لە جیرانەکانی خۆر ناوزەت کردەوە، ڕۆناچێکی زۆر زولاوازیشی هەیە. پاشان دەگەینە ئەستێرەیەکە بە ناوی ڤێگا، ئەکید هەمومان گرنگ زەرمان بەبیردێ، یعنی تاوان ئەستێرەی ڤێگا بوونی هەیە بەڵام ئەو ڕێوایەتێکە لەسەر دروستکراوە ئەسڵی نییە. ئەستێرەی ڤێگا لە 25 ساڵی ڕۆناچی لێمانەوە دوورە، هێشتا دوور دەکەوینەوە. دەگەینە ناوچەیە کە پێی دەڵێن سۆلار ئینتەرستیلەر نەیبەرهود، 58 ئەستێرە لە خۆ دەگرێ، قوتری ئەو بازنەیە کە ئەو هەموو ئەستێرە جیرانانە لە خۆ دەگرێ لە شیمال و لە جنوب و شەرق و غەربی با بڵێن کۆردینێتی گەردوونی 97 ساڵی ڕۆناچیە. تەماشا ئەمە لە چێن دەرین؟ لە ناوەڕاستن بەڕێزان. خۆر نازم من دائما پەنجەم باڵەتی بەوە کرێکی ببورن خۆر ئەوە خۆرە لە ناوەڕاست. بزانە ئێمە چەند دوور کەوتینەتەوە ئێستا 97 ساڵی ڕۆناچی. ئەو جارە دەگەینە ناوچەیەکی دیکەش بەم دوایە کەشف بووە کە پەڵەگازێکی زۆر گەورەترە لە ئەوی پێشتر بە ناوی گۆڵدە، 325 ساڵی ڕۆناچی تیرەیتی خۆر و تەواوی ئەستێرەکان لەنێو ئەو پەڵەگازە مەزنەدا. لە دوای ئەو دەگەینە ئەستێرەیە کە زۆر ناودارە بە ئەستێرەی پۆلی ناسراوە، ئەو ئەستێرەیە کە لە شیمال ئتیزاهی جغرافی بێ دەدۆزێتەوە، پۆلارس لە دووری 433 ساڵی ڕۆناچی، هێشتا دوور دەکەوینەوە. دەگەینە تەنێکی زۆر ناودار لە نێو کوردەواری خۆمان کە بە پێرو ناسراوە، پێشوە ئەستێرەکانی پێرو، ئەثورەیە، پلیدز، لە دووری 444 ساڵی ڕۆناچی، خۆر بە تەواوی زر و وجودیشی نەما ئێستا. ئەو جارە دەگەینە تانەیەکی دیکە کە دەڕۆین بە تانەی Pillars of Creation، ئەعمیدەت الخەلق، 5700 ساڵی ڕۆناچی لێمانەوە دوورە، ناوچەیەکی یەکجار زۆر چالاکی لە دایکبوونی ئەستێرەکانە. ئەم دیمەنە ڕێگەی تلسکۆپی جیمس وێبەوە ژیا ئینفراڕێدە، تەمانەوەی دیمەنە ئەویت کە ڤیزبل بوو ئەوەیان ئینفراڕێدە، دیتێڵسی گەڵێک ڕەهیبی تێدایە. تاوان بەڕێزان ارتفاعی ئەو ناوچەیە لێرە هەتا ئێرە 9 ساڵی ڕۆناچیە، یعنی ئەگەر بە خێرایی 300,000 کیلۆمەتر لە یەک چرکە بڕۆین، اینجا بە 9 ساڵ لە بنکەکەی دەگەینە لووتکەکەی. پاشان هێشتا ئەمەوان دوور دەکەوینەوە. تەواان بەڕێزان دەگەینە ناوچەیەک کە بە ئۆرایەن سیگنس گالاکتیک ئارم ناسراوە. ئێمە لە شوێن دەردەژین، لە نێو گالاکسیەک دەژین کە پێ دەڵێن ڕێکاکێشان. ڕێکاکێشان گەلەستێرەیەکە لەسەر شێوەی لولپێچە، 7 پێچی گەورەی بەردەوردا سوڕایتەوە، تیرەی 100,000 ساڵی ڕۆناچێت تقریباً، نزیکەی 400 ملیار ئەستێرەی تێدایە. باشە بزانین شوێنگەی خۆر لە نێو ئەو بەشێک لە گالاکسی خۆمان لە چێن دەرەیە، ئەوەتە ئەلێرەیە لە ناوچەیەکە کە پێ دەڵێن ئۆرایەن سیگنس گالاکتیک ئارم. ئێمە 26,000 ساڵی ڕۆناچی لە چەقی گالاکسی خۆمانەوە دوورین. درێژی ئەو باسکە کە هەموو ئەستێرە و گازە 10,000 ساڵی ڕۆناچیە، ئەستورایشی 3500 ساڵی ڕۆناچیە. هێشتا دوورتر دەکەوینەوە. تەماشاکەن سیستەمی خۆر کەوتە چێندەر، هەر تقریباً هەر زر بوو. ئەلێرە سیستەمی خۆرەیە کەوتۆتە ناوچەیەک کە پێی دەڵێن لە دوای تەبعاً لە پێش لە کۆتایی گالاکسی خۆمانە کە دەبتە گەردوون، باسکێک ماوە پێی دەڵێن پێرسیەس ئارم، 6400 ساڵی ڕۆناچی لە سیستەمی خۆرەوە دوورە. ئەو دیوارەیە کە ئێمە لەسەر شێوەی خەتێکی سپی لە ئاسماندا دەیبینین بە شەوان. ئەو خەتە سپی کە ئەمە بە شەو دەیبینین لە دەشتایی و لە چۆڵەوانیەکان ئەوەیە بەڕێزان. ئێمە ئەو هێڵە لەسەر سەرمان دەبینین کە پێی دەڵێن ڕێکاکێشە. تەماشاکەن سیستەمی خۆی کەوتە چێن دەربەڕێز. ئەوە
هێلکاریەکی گالاکسی خۆمانە ئەوە سیستەمی خۆرە ئەلێرێ ئەمە کەوتونێتە ئەو ناوچەیە 26,000 ساڵی ڕۆناچی لە ستەمەوە دووری ئەو باسکەش پێ دەڵێن نۆرما ئارەم کە ما قبل الأخيرة ئەو باسکە 50,554 ساڵی ڕۆناچی لە خۆرەوە دوورە ئێستا ئەمە تقریبا گەیشتنە حدودی نهایی گالاکسی خۆمان خۆشەویستان خۆر لەسەر ئەو خولگەیە بە دەوری چەقی گەردووندا دەخولێتەوە خۆر بە خێرایی 230 کیلۆمەتر لە یەک چرکە دەڕوا ئێمە هەستی پێ ناکەین بە 226 ملیۆن ساڵ ئەو خولێک بە دەوری چەقی گەلەستێرەمان تەواو دەکات زانایان دەڵێن لەوەی خۆر خەڵق بووە تاکو ئێستا 20 خولی بە دەوری چەقی گالاکسی خۆماندا تەواو کردووە بە خێرایی چەند دەڕوا 230 کیلۆمەتر لە یەک چرکە ئێمە هەستیشی پێ ناکەین باش ئێستا ئەوە گالاکسی خۆمانە ڕێی کەچێشان ئەگەر لە دوورەوە سەیری بکەین تاوان باسم کرد بەڕێزان ئەوە حاسانەیەکی کراوە بەشێکی ئۆپتیکەڵە تەلسکۆپەکانی کە چاو دەبینی ئەوان کە ئینفرارێدە ئینفرارێد خۆتان دەزانێت چی دەبینی چی نابینی ئەکس و ژێرەوەی سوود سەروی وەنەوشەی ئەوەی چاوت نایبینی ئەوان دەیبینن دەزان لە دوای ئەوە چی هەیە ئێستا دەرکەوت ڕێکا چێشان بەو شێوەیە تیرەی 100,000 ساڵی ڕۆناچیە ئەستوراییەکەی لە تەنیشتەوە 1000 ساڵی ڕۆناچیە بە خێرایی 210 کیلۆمەتر لە یەک چرکە هەر هەموو ئەستێرانە بە دەوری خۆیاندا دەخولێنەوە و بە خێرایی 600 کیلۆمەتر لە یەک چرکەدا لە نێو بۆشایی گەردووندا دەڕوات ئێمە هیچ هەست بەو خێرایانە ناکەین لەبەر قەبارەمان یەک جار زۆر بچووکە پاشان ئەو جارە گالاکسی خۆمان دوو پاشۆی هەیە سەحابەی ماجەلدانی گەورە پەڵەگازی ماجەلدانی گەورە 158,000 ساڵی ڕۆناچی لێمانەوە دوورە کەواتە ئێستا ئەمە 158,000 ساڵی ڕۆناچی دوور کەوتینەوە وا حسابکە سەیری دواوەمان دەکەین لە دوای ئەو پەڵەگازێکی بچووکترمان هەیە ئەویش مەلاین ئەستێرە پێک هاتووە بە ناوی سەحابەی ماجەلدانی بچووک لە دووری 199,000 ساڵی ڕۆناچی هەروە دوور دەکەوینەوە بەڕێزان ئەو جارە شێوەی گالاکسی خۆمان ئەگەر زۆر لە دوورەوە سەیری بکەین با بڵێن لە دووری 2 ملیۆن ساڵی ڕۆناچی گالاکسی خۆمان بەو شێوەیە بەدیار دەکەوێت ڕێکا چێشان لەگەڵ دوو پاشکۆیەکەی ماجەلدانی گەورە و ماجەلدانی بچووک ئەوە ئەمان ئیلوستریشن یعنی خەیاڵە منە مرۆڤ نەیتوانێت ئەوە دووریە ببڕێ و ئەو وێنێ بچێشێ بەڵام ئیستینادە لەسەر حاسەکان دەرکەوتووە شکلی گالاکسی خۆمان ئاوایە ئەو جارە دەگەینە جیرانێکمان بە ناوی ئاندرۆمیدا نزیکترین گالاکسی لە خۆمان ناوی ئاندرۆمیدایە دوو جار لە گالاکسی خۆمان گەورەترە 2.537 ملیۆن ساڵی ڕۆناچی لێمانەوە دوورە تیرەی 220,000 ساڵی ڕۆناچیە خێرایی 110 کیلۆمەتر لە یەک چرکە نزیکە 1 تریلیۆن ئەستێرەی تێدایە ئەمە گوتمان گالاکسی خۆمان نزیکەی 400 ملیاری تێدایە هێشتا دوور دەکەوینەوە بەڕێزان تقریبا گەشتەکە بەرە کۆتایی دەسی ئەو جارە ئێمە سەیری نظامێکی دیکە دەکەین کە پێی دەڵێن لۆکەڵ گروپی محەلی 10 ملیۆن ساڵی ڕۆناچی تیرەیتی گالاکسی خۆمان ڕێکا چێشان یەکێکە لە گالاکسی گەورەکان ئاندرۆمیدا و M33 ئەو سێ گالاکسیە گەورەترینی گالاکسیەکانی ئەو گروپە کە پێ دەڵێن گروپی نێوخۆی 39 گالاکسی لە خۆ دەگرێت کە لێک نزیکن باش هێشتا دوور دەکەینەوە ئەم جارە دەگەینە ناوچەیەک کە پێی دەڵێن ڤێرگۆ سوپەر کلۆستەر هەموو ئەو گالاکسیانەی کە باسمان کرد لەگەڵ چەند مەجموعەیەکی دیکەش گروپ گالاکسی پێکەوە ناوچەیەک پێی دەڵێن ڤێرگۆ سوپەر کلۆستەر تیرەی 110 ملیۆن ساڵی ڕۆناچیە نزیکەی 100 گالاکسی لەخۆ دەگرێت ئەمە لە چەندەرین شارەتم بۆ کرد ئەوە گالاکسیەکەی خۆمان گروپی گالاکسیەکان بەڕێزان نەک گالاکسیەکەی خۆمان گروپی گالاکسیەکانمان هەر وجودیشی نما ئەوەتە لێرە زۆر بچووکە جزای زەوی و سیستەمی خۆر و یعنی تاو ئەمە هەر بزر بوون بە تەواوی یعنی گالاکسیەکە و گروپی گالاکسیەکانیش بزر بوون هێشتا لەوەی گەورەتر ستراکچەرێک دیترایتەوە تقریبا 10 ساڵ پێش ئێستا 10 ساڵ 11 ساڵ دەبێت تقریبا ناویان لێنایە لاناکیا سیستەمێکی زۆر مزنتر خۆشەویستانە مەجموعەک گروپی گچکەتر لە گالاکسیەکان هەمووی لە خۆ دەگرێت یعنی ئەوە گروپە تەوزیع بووە خۆشەویستانم گردوون ئەمە بە گالاکسی خۆمان بێنێ
لەگەڵ 32 گروپی ئەوە بەتەنێنا پاشان دەرکەوت گروپەچیکە لێیە پاشان دەرکەوت گروپەچیکە لێیە هەمویان کۆ کردەوە تەماشا دەکەن بە هەمویان گروپێکی گەورەتر دروست دەکەن ناوی لاناکیایە تیرەی 500 ملیۆن ساڵی ڕۆناچیە بزانیم ئەمە کەوتینەتی چێن دەر ئەوە لۆکەڵ گروپە گەورەکەیە کەوتوتە ئێرە یعنی ئەوە مەحەلیەکەش نییە ڤێرگۆ سوپەر کلۆستەرەکەیە ڤێرگۆیە کەتە ئێرە هێشتا ئەمەوا دوور دەکەوینەوە ئەو جارە دەگەینە نقطەیەک کە تقریبا ما قبل الأخيرة بابزانم ئەوەیان بەڕێزان لۆکەڵ سوپەر کلۆستەری پێدەڵێن یعنی ئێستا لاناکیا کە باسمان کرد بووە هێشووەک بەتەنێ پاشان دەرکەوت مەجموعەیەکە هێشووی گەورەتر هەیە هەمووی بەیەکەوە نەسیجێک دروست دەکەن کە پێدەڵێن نەسیجی کەونی مەنزوور ئەوەی کە چاوت دەیبینی ئەوەی تاوەکو ئێستا تەلەسکۆپەکان دیتویانە تاکو ئێستا لەوەی زیاتر شتێکیان دۆزیوەتەوە ئاخر شتەکە ئێستا باسی لێوە دەکەن طبعا ئەوە مەودایەکەی قیاس دەکرێت تقریبا 989 ملیۆن ساڵی ڕۆناچیە فراوانی لۆکەڵ سوپەر کلۆستەر کە هەموو گالاکسیەکان لەسەر شێوەیە گروپ تێیدا دابەش بوونە باش ئەمە کەوتینەتە چێن دەر ئەوە ڤێرگۆ سوپەر کلۆستەرەکە لاناکی هەمویان کەوتنەتە ئێرە بەداخەوە ڕۆناچیەکە بە تەسیری لێ دەکات دیتێلسەکە دیار نییە بەڕێزان ئەوەی کە ئێستا دەیبینن ئەوە دوورترین تەنی ئاسمانیە کە تاوەکو ئێستا لە مێژووی فەلەکناسیدا وێنەی گیراوە أبعد من هذه المجرة هذا الجسم لم يؤخذ صورة حتى ئێستا هیچ وێنەی بۆ نەگیراوە تاریکاییە ئەو تەنە ناوی HD1 نازانن گەلاکسیە ئەستێرەیە کوێزارە بلاک هۆڵە کەس نازانی چیە بەس قانونێکی فیزیا هەیە جەنابان لە من باش دەزانن پێ دەڵێن لادان بەرەو سوور زەحزەح نەحو ئەحمەر ڕێد شفت قیاسیان کردیە ئەو تەنی کە دۆزیرانەوە بەرزترین ئاستی ڕێد شفتی هەیە لە دووری 13.ئەوەندە ملیار ساڵی ڕۆناچی لەمەوە دوورە یعنی ئەمە ئێستا حالیە 13 ملیار ساڵ لە سیستەمی خۆر ساڵی ڕۆناچی لە سیستەمی خۆردا دوور کەوتینەتەوە ئەو دەگەینە ئەو تەنە ئاسمانیەی کە ئێستاش نازانن ئەو چییە خۆشەویستان لە دوای ئەودا دەگەینە خاڵی کۆتایی observable universe الكون المنظور ئەو کەونەی کە تاوەکو ئێستا زانایان تەنها 13 ملیار ساڵیان لێ دیت کە ئەو تەنە بوو بگەڕێنەوە دواوە ئەوە لە دوای ئەوەدا دەزانن فەراغێکی زۆر هائیل هەیە کە پێی دەڵێن observable universe تقریبا تیرەی 93 ملیار ساڵی ڕۆناچێ یعنی گەردوونی بینراو کە تەسەور دەکرێت لەسەر شێوەی گلۆبە لەسەر شێوەی حەدوەت الحیسانە لەسەر شێوەی مربع ئەوەش نازان تاوەکو ئێستا هەندێک بن لەسەر شێوەی دۆنات یەکێکی دۆنەتە المهم بەس ئەکثر تەقدیر ئاوهایە 93 ملیار ساڵی ڕۆناچێت تیرەی گەردوون بەڵام ئەمە تاوەکو ئێستا تەنها 13 ملیارمان لەو وێنەیە دیتووە و هیچیش لەوانە نازانین مەسەلە چیە لە چی پێکاتەوە سروشتی ئەو مادەیە چیە کە دروستی کردووە HD1ەکە بابزانین سوپەر کلۆستەرەکەمان لەکوێ دەرەیە ئەوە سوپەر کلۆستەر گالاکسیەکە یعنی گالاکسیە هەرە زۆرەکانی کە ئەمە باسمان کرد لۆکەڵ و نازانم چی و ڤێرگۆ و لاناکیا و لۆکەڵ سوپەر کلۆستەر هەمووی لێرە کۆبیتەوە لێرە ئەوی تر هیچی لێ نازانن لۆیە دەگەینە نقطەیە کە پێی دەڵێن لە دەرەوەی بیرکردنەوە و حیسابات و قیاسات ئێستا ئەمە لێرەوە دەستەوەستان عولەمایان ڕاوەستاینەوە هیچیان پێ ناکرێ لۆیە منیش ئەلێرە سیمینارەکەی کۆتایی پێدەینم زۆر بەخێر بێن